وەک لای هەمووان ئاشکرایە ڕووبەری دارستانی سروشتی سنووری قەزای پێنجوێن ساڵ بۆ ساڵ ڕوو لە بچووکبوونەوە دەکات. ئێمە چەندان جار بە ڕێگەی جیاجیا هۆشداریمان داوە بۆ ئەم مەترسیە ژینگەیانە، بەڵام وەک پێویست و بە قەبارەی تاوانەکان کاری بۆ نەکراوە. لەلایەکی دیکە هێشتا بابەتی ژینگە نەبووەتە خەمی گەورەی حکوومەت لە کاتێکدا بۆ کەمتەرخەمیان بەرامبەر پاراسی ژینگە بەرپرسیارەتی گەورە دەکەوێتە سەرشانیان. جا ئەگەر ئێوە خۆتان بە دڵسۆزی گەل و نیشتیمان دەزان و بۆ ئەوەی دارستانەکان لەوە زیاتر ڕوبەڕووی کەمبوونەوە لە ناوچوون نەبێتەوە، ئەوە پێویستە هەرچی زووە بەم کارانەی خوارەوەستن و وەک چارەسەری خێرا و بەرپێگرتنی مەترسیەکانی سەر دارستان. یەکەم، زەوی کوشت و کاڵی لە ناوچەی دارستان و لە وەرگا جیا بکرێتەوە، سنوور لە نێوانیاندا دیاری بکرێت، چیتر مۆڵەت نەدرێ ناوچەی دارستان بکرێتە زەوی کوشت و کاڵی. مۆڵەت و ڕێگەپێدانی کارکردن لە کانە بەردەکان هەڵوەشێنرێتەوە بە تایبەتی ئەو کانە بەردانەی نزیک شوێنی نیشتەجێبوونن. ئاگرخستنەوە سووتانی بانقەست و بێپاساوی سنوورەکان لەگەڵ ئێران چارەسەر بکرێ. پێویستە بە یاسا ڕێگە نەدرێت مۆدێلی دروستکردنی خانەباخی تەشەنە بکات، هەروەها لە دروستکردنی پڕۆژەی بەخێوکردنی ئاژەڵ و پەلەوەر و کارگەی پلاستیکی ڕەچاوی ناوچەی دارستان بکرێت.